دەمێ دەستپێکردنا ئۆپەراسیۆنا کۆنتڕۆلکردنا قەزا تلەعفەر لەسەر دەستی تیرۆریستن داعش نزیک بووە و هێزن پشکدار دەوێ ئۆپەراسیۆنێدا جاوەڕێی دەمژمر سفر دکەن داکوش چەندین لایەن هێرشە بکەنە سەروێ قەزایە و بریارەژی پشتی ئازادکردناوەی قەزایە ئۆپەراسیۆنا ڕزگارکردنا قەزا حەویجە دەست پێ بکات. تلەعفەر دوماهیک پێگەها داعشە لە پارێزگەها نینەوە و به کنترۆلکردناوەی قەزاییژی دەبیتە گورزێکی کوشندە بۆ سەر تیرۆریستن داعش و ئاژانسن هەواڵگیری وەسا ددەنە دیارکردن کە هژمارێکە زۆر ژێ سەرکردنوێرێک خراوە تیرۆریستی ژێناوەندە قەزای بەرەف دەرڤە ڕەڤینە و هەتانوکەژی لە دیڤزانیاریان نزیکی ھزار تیرۆریستن داعش لە ناو قەزا ناوبریدا ماینە. جلای خوڤە حەیدەر عەبادی فەرماندە هێزن چەکدارێن عێراقی ڕاگەهاند پلانێکە تایبەت بۆ ئۆپەراسیۆنا ڕزگارکردنا قەزا تلەعفەر هاتیە بەرهەفکردن و لە داهاتیەکی نزیکدا دش چەند لایەکان هێرش بۆ سەر تیرۆریستن داعش لە قەزا ناوبری دەست پێ کات. هەلبەت قەزا تلەعفەر پێگەهێکی استراتیژی هەیە و بێدیراتیە 7 کیلومتران کەویتە ڕۆژئاوای باشووری مووسل و ئەو قەزایەژی لە سنوورن سووریا و تورکیا نزیکە و پشتی کنترۆلکردناوی باشووری لە دەهی حوزەیرانە ساڵا 2014 جلای تیرۆریستن داعش و 6 سەدەی ئاکینجیە نوێ قەزای ماڵن خۆ بجهێلان. هەرچەندە هەتانوکە ئیکلای نەبوویە کە هێزن حەشدا شەعبی دە پشکداریە ئۆپەراسیۆنا تلەعفەر دەکەن یان نە بەلەوێ هێزێ دەوروبەرێوێ قەزای دوور پشگیریە و دیڤزانیاریان ژی نزیکی 30,000 ji çekdarên hêzin rêbirîbûna tîrorê û spayî û polîsên federaliya Iraqê di operasyonê de pişikdarin. Hejî gotine ye qeza Telɛfer zêdetir ji 3,000 kîlometr duca ye. Oldîf dumahîk amaran jî hejmara akînciyên qezayî bi 350,000 kesan tête xemlandin.